دیارە لە پێناو بەرەو پێشبردننی کەرتی گەشت و گوزاردا کۆمەڵەیەک ڕێگە و میکانیزم بە شێوەیەکی گشتی هەمیشە لەلایەن لایەنە پەیوەندیدارەکانەوە کاری لەسەر دەکرێت ئەمڕۆژ لە چارشێوەی گەشە سەندن بە کەرتی گەشت و گوزار لە هەولێر کۆنفرانسێک بەڕێوە دەچێت کۆنفرانسەکە لە ژێرناوی پەرەپێدانی گەشت و گوزاردایە لەو بارەوە ڕاستەوخۆ لە ستودیۆکانمان لە هەولێرەوە نادر ڕوستی کە بەڕێزیان وتەپێژی دەستەی گشتی گەشت و گوزاری هەرێم لەگەڵمان دەبێت کاک نادر سڵاوت لێبێت بە شێوەیەکی گشتی هەوڵەکان بۆ بەرەو پێشبردننی کەرتی گەشت و گوزار لە هەرێمی کوردستاندا لە ئێستادا لە چه ئاستێکدا و چۆن کار لەسەر توانامرۆیەکان دەکرێت. بەیانیتان باش زۆر سپاس بۆ میوانداری ئێوەی بەڕێز. بەڵێ هەوڵدان بەردەوامە بۆ ئەوەی ئێمە بتوانین کەرتی گەشت و گوزار لە هەرێمی کوردستان ببێتە یەکێک لە سێکتەرەکان و یەکێک لە سەرچاوەکانی ئابووری بۆ هەرێمی کوردستان چ بۆ حکوومەت بێت بۆ هاوڵاتیان بێت بۆ بژانەوەی بازار بێت. بۆ ئەمە بەستەش لە دەستەی گەشت و گوزار پلانی استراتیجی هەیە کە چەند ساڵێک بەر لە ئێستادانراوە ئێستاکەش بە هەمان شێوە کار لەسەرەوەی دەکەین کە پلانە بێت بۆ ئەوەی ئەم پەرەپێدانە بەردەوام بێت و بۆ ئەوەی بتوانین هەموو ئەو کێشە و گرفتانەی ئەو ئاستەنگانەی هەیە لە ڕێی کۆنفرانس لە ڕێی وەرکشۆپ لە ڕێی داڕشتنی پلانەکانمان چارەسەر بکەین یاخو ئەگەر هیچ کێشەیەکیشمان نەبێت هەر بەخۆی سروشت وایە دەبێت ساڵانەت و ئەبدێتی کارەکانت بکەیەوە بۆ ئەوەی بتانی پەرەپێدان بکەیت بۆ ئەوی بتانی کوالیتی بەرزکەی و خزمەت گوزاری باش بکەی ئەوەی پێشتر نەتبووە زیادی بکەی ئەوەی بە باشتری دەزانی باشتری بکەی ئەتاکو نمونەی وڵاتانی دیکە واتە خزمەت گوزاریش لە شوێنی دیکە کە باشتر هەیە بینی بەراوردی کە لەگەر وڵاتی خۆت باشتری بکەیت لە لای خۆت. ئەم کۆنفرانسە بۆ ئەم ئامانجانەیە کە ئێمە بتوانین گەشت و گوزار لەو ئاستەی هەیە باشتری کەین و بەرەو پێشەوەی ببین لە ڕێگەی کۆمەڵێک چالاکی لەم کۆنفرانسەدا. بەڵێ ئەو تەور و بڕگانەی کە بڕیارە لە کۆنفرانسەکە بخرێتە ڕوو چین کاک نادر؟ هەفتە وەرمان هەیە تەبان کۆنفرانسەکە دوو بەشە بەشی یەکەمیان کردنەوەی کۆنفرانسە کە چەند وتارێک و پاوەرپۆینت و زانیاریەک لە خۆ دەگرێت و هەروەها دوو فیلمی دوو کۆمنتاریە لە خۆ دەگرێت. دواتر دەچینە ناو کاری وەرکشۆپیان برین کاری تیم وەرک لەوێ هەفت تیممان دەبێت لەسەر هەفت تەوەر هەر تەوەرێک زیاتر لە 20 کەس ڕەنگە میوانداری بکرێ یاخو مناقەشەی ئەم تەوەرە بکات. دواتر تەوەرەکان دەیکەینە ڕاستپاردە و کاری لەسەر دەکەین و بۆ دەستەی گەشت و گوزار بۆ وەزارەت بۆ حکوومەت بۆ لایەنەکان دیکە بەرز دەکەینەوە یان دەنێرین بۆ ئەوەی بیتە بەرنامەی کارکردن لە هەموو ڕاستە چی تاکو هەمانجی و هاوکاریا بیت. تەوەرەکان ئەو هەفتەوەرە بۆ نمونە تەوەری پەرەپێدانی بە بازارکردن و ڕاگەیاندنە تەوەری پەرەپێدانی جۆرەکانی گەشت و گوزارەواتە لە هەرێمی کوردستان چەند جۆری گەشت و گوزار هەیە چۆن بتوانین میکانیزمێک بدۆزینەوە بۆ ئەم جۆرانەی گەشت و گوزار بەکار بخرێن و وا بکرێنێ ببنە سەرچاوەیەک بۆ ڕاکێشانی گەشتیار و هەروەها تەوەری پەرەپێدانی خزمەت گوزاریە گشتیەکان کە لە شوێنە گەشتیاریەکان و لە ناو موسەساتی گەشت و گوزار هەیە و هەروەها تەوەری ڕێخستنەوەی ڕێنماییەکان و پەرەپێدانیان کە ئەمەش گرنگە بۆ ئەو بنکە و شوێن و هەموو ئەو موسەساتانەی کە لە کەرتی تایبەت هەیە گەشت و گوزار سەرپەرشتیان دەکات ڕێنمایی تایبەتیان هەبێ و ئەو ڕێنماییانەی هەیە جێبەجێ بکرێن و ئەوەی نییە بتوانین ڕێنمایی باشتر ڕێک بخەین. بەڵێ تەوەری یاسا و ڕێنماییش ئەویش دیسارێت جیاوازە تەوەری پەرەپێدانی توانای مرۆی و هەروە کۆنتترۆلی جۆری ئەمانەش تێدانە هەروەکو پرسیارت کرد بەڵێ تەوەری پەرەپێدانی توانای مرۆی یەکێک لە تەوەرە گرنگەکان دەبێت کە چەند مامۆستا و کەسایەتی میوان دەبێت و کار لەسەر دەکەن بۆ ئەوەی بتوانن ئەم تەوەرە ببەنە ئاستێکی باشتر چونکە لە هەرێمی کوردستان بەڵێ ڕاستە وەکو پێویست توانای مرۆی لە بواری کەرتی گەشت و گوزار وەکو پێویست نییە بۆیە گرنگە کاری لەسەر بکرێت هەر لە ئامادەی گەشتیاری لە زانکۆیەکان لە پەیمانگاکان لەکردنەوەی وەرکشۆپ و لەکردنەوەی خولی تای بەدەم بوارە بە شێوەیەکی گشتی لە جیهاندا بە بازارکردن و هەروەها ڕاگەیاندنی گەشتیاری ڕۆڵێکی سەرەکی دەبێت لە ناساندنی ناوچە گەشتیاریەکان و بەرەو پێشبردننی ئەم کەرتە لە هەرێمی کوردستان چۆن کار لەسەرەمە دەکەن؟
ئێمە لە دەستەی گەشت و گوزار بەڕێوبەرایەتی ڕاگەیاندنمان هەیە بەڕێوبەرایەتێکی تایبەتیشمان هەیە بە ناوی بە بازارکردن بۆ ئەوەی بتوانین کار لەسەر ئەم بوارەی بکەین بەگومان ئەم دوو بوارەیە زیاتر بە بازارکردن پێویستی بە بودجەیەکی تایبەت هەیە تاکو بتوانین بەرەو پێشەوەی ببین لەبەرەوەی هەندێک کارکردن لەسەر ئاستی ناوخۆی هەندێک کارکردن لەسەر ئاستی وڵاتانی دەرەوە و بیان نییە تۆ ئێستا تۆ دەتوانانی ئێستا بە کۆمەڵێک شێوازی نوێ کار بکەی بە تایبەتی ئەگەر ئێمە ئیمکانیەتە بێت لە ڕێگای بلۆگەر و یوتوبەر و لە ڕێگای داوەتنامە و لە ڕێگای بانگێشکردنی هەموو ئەو کەسایەتی و شخصیاتانەی کە گاریگەریان هەیە لەسەر سوۆسیال میدیا لەسەر جیهانە ئەوە جگەلەوەی کە ناوە بەناوە دەتوانین لەگە ڕاگەیاندنەکان و کەناڵەکان بتوانین راپۆرتینگ بکەین لە هەرێمی کوردستان جگە لە کۆمەڵێک ڕیکلام و کۆمەڵێک شێوازی دیکە هەیە لە گەرم و ئەساساتی تر واتە شێواز و میکانیزم زۆرە ڕەنگە دەرفەت نەبی لێرە من هەمووی باز بکەم ئەگەر ئیمکانیەت هەبێت و هەروەها توانای مرۆیمان باش بێت و سیاست و استراتیجیەکی باشمان هەبی لەم بوارە بەدڵنیایەوە ئەمە بوارێکی زۆر گرنگە. بەڵێ کاک نادر ئەتوانین بڵین تا ئێستا توانراوە بە شێوەیەکی باش سوود لە سێکتەری گەشت و گوزار ببینرێت بۆ ژێرخانی ئابووری؟ ژێرخانی ئابووری با پرسیارەکە بەو جۆرەبی گەشت و گوزاری ژێرخانی ئابووری گەشت و گوزار لە چه ئاستێکایە چونکە ژێرخانی ئابووری گشتی هەیە و ژێرخانی ئابووری گەشت و گوزاری شەیەکە ژێرخانی ئابووری بەشێکە لە ژێرخانی ئابووری گشتی یعنی ژێرخانی ئابووری گەشت و گوزار بەشێکە لە ژێرخانی گشتی بۆ نمونە ڕێگاوبان لە هەر کاتێک و هەر شوێنێکە کە پەرە پێ بدرێ و باش بکرێت و بۆ نمونە هێڵی خێرا دروست ببێ و گواستنەوەی باشە بێت و دووساید و ڕێگایەکان کوڕ بکرێنەوە چیایەکان ببڕدرێن لە ڕێگای تونێر ئەمە ژێرخانێکی باشە بۆ گەیشتن بە شوێنە گەشتیاریەکان بۆەوەی گەشتیار هیلاک نەبێت و هەروەها بەستنەوەمان بە وڵاتانی دەوروبەر و شارەکانی دەوروبەر لەم ڕێگاوبانە باشانە کاریگەری دەبێت بە تایبەتی گەیاندنی ڕێگا و بە ناوچە گەشتیاریەکان ئەمان هەموو کاریگەری زۆر باشی دەبێت هەروەها کارەبا و هەروەها پەیوەندیەکان ئەمانە کاریگەری باشان دەبێت ڕەنگە لە ناو شارەکانی یان هەندێک شوێنەکان تا ئاستێکی باش ڕۆیشت بین لەو بارە بە شێوەی گشتی وە گەشت و گوزاریش بە هەمان شێوە بەڵام لە هەموو شوێنەکان وەکو پێویست بینە خێر باز لەواکەیت کاگەر بێت و بودجێکی باش بۆ کەرتی گەشتیاری دابین بکرێت ئەنجا کەرتی گەشتیاریە توانێت ببێتە هۆی بژانەوەی ژێرخانی ئابووری بۆ هەرێم بە شێوەیەکی گشتی؟ بێگومان لە هەموو وڵاتان وایە بەخۆی لە هەموو وڵاتان بەو شکلەیە کەرتی گەشتیاری پێویستی بە بودجەیەکەیە کە بودجەی پەرەپێدانی گەشت و گوزار بیت و ئەم چەندی ئەم بودجەیە باشتر بیت و چەندی پارەی باشتری بۆ تەرخان بکرێ دوجار پێشکەوتنی باشتر دەبێت ئەمەش دەبێتە هۆی ئەوەی کە گەشتیاری باشتر بێ پێشکەوتنی لە کەرتی گەشتیاری باشتر ڕنگ بداتەوە بێگومان ئەم کەرتە بەرەو پێشەوەچی چەندی خەرجی بۆ بکەی داهاتی زیاتر دەبێت واتە تۆ ئەگەر هیچ خەرجی بۆ ئەم کەرتەنەکەی چاوەڕێی داهاتیشمە بە لەم کەرتەیە باشە کاک نادر یەکێکی دیکە لە بابەتەکان با بڵێن پەرەپێدانی جۆرەکانی گەشت و گوزارە لە هەرێمی کوردستان چەندین جۆری یاخود فرەچەشنی گەشت و گوزارمان هەیە بەڵام ڕەنگە بە پێی پێویست بەرەو پێش نەبرابێت و هاوڵاتیان ڕوو لە هەموو جۆرەکانی گەشت و گوزار نەکرێت چۆن کار لەسەر پەرەپێدانی جۆرەکانی گەشت و گوزار دەکەن؟ ئەمە یەکێکە لە تەوەرە گرنگەکان و من وەکو نووسەرێک زۆر گرنگیم بە بوارەدایە هەتا گەیشتەوە ئاستەی من ئەم ساڵەکە 2022 کتێبێکی تایبەتم لەم بارە چاپ کرد بە ناوی گرنگی جۆرەکانی گەشت و گوزار بۆ ئابووریەکی بەهێز لەم کتێبەدا من باسی 62 جۆری گەشت و گوزار دەکەم لە ئاستی دنیادا و لە هەرێمی کوردستان چل جۆرم بنمونە هیناوەتەوە 17 جۆریان دەکرێت ئەکتیڤ بکرێت لە ئێستادا کاریان لەسەر بکرێت و جۆرەکانی دیکەش بواریان هەیە کە بتوانین ئێمە لە ئایندە پەریان پێ بدەین بەشێکیان پێناسە بەشێکیان بە کاملی باسم کردوونە بۆ نمونە گەشت و گوزاری ژینگەی گەشت و گوزاری لادێ گەشت و گوزاری کشت و کاڵی گەشت و گوزاری جستانە گەشت و گوزاری ئاوی گەشت و گوزاری شوێنەواری گەشت و گوزاری سەرکێشی ئەمانە هەندێکی دیکە بە درێژی هەریەکەی 5 لاپەڕە 10 لاپەڕە باسکردین لە سەکراکێشە و ئاستەنگەکان و بنەمایەکانی بە جوانی دەستنیشان کراون ئێمە دەمانەوێت لەم وەرکشۆپە یاخود لەم تەوەرەدا
بزانین چی پێویستە و ڕێی بۆ چوون نێوانی دیکەش وەربگرین بۆ ئەوەی پەرەپێدانی جۆرەکانی گەشت و گوزار بخەینە بەرنامەی کاری دەستە و وەزارەت و حکوومەت و لایەنەکانی دیکە تاکو بە شێوەیەک بە میکانیزمێکی گونجاو کاری لەسەر پەرەپێدانیان بکەین بۆ نمونە شوێنەوار باسکەین شوێنەوار کەرتێکی گرنگە لە هەرێمی کوردستان لە ڕووی گەشتیاریەوە چەندی سوود لێوەرگیرا بێگومان وەکو پێویست سوودی لێوەرنەگیرا بۆ لەبەرەوەی بە بازارکردنی بۆ نەکرا لەبەرەوەی بە گەشتیاری نەکراوە واتە شوێنەواریمان هەیە بەڵام بە گەشتیاری نەکراون چۆن بە گەشتیاری بکرێن بێگومان ئەمە بە هەماهەنگی لەگەڵ شوێنەواری هەرێمی کوردستان بە هەماهەنگی لەگەڵ لایەنەکان دیکە دەتوانین بە گەشتیاریان بکەین دوای بە گەشتاریکردنی بە بازارکردنیان بۆ بکەین کە ببنە سەرچاوەیەک بۆ داهات و بۆ ڕاکێشانی گەشتیار بەو شێوەیە دەتوانین جۆر بە جۆر دانە بەدانە کار لەسەرکردیان بکرێت ئەمە بابەتێکی زۆر فراوانە ئەو کتێبەی من زیاتر لە 245 لاپەڕە لە خۆ دەگرێت هەمووی باسی ئەم بابەتانە دەکات بۆیە گرنگە گرنگی بەم بابەتە بدەین و بتوانین ئەم جۆرەکانی گەشت و گوزار بکەینە سەر چاوەیەک بۆ ڕاکێشانی گەشتیار. بەڵێ نادر ڕوستی و تەبێژی دەستەی گەشت و گوزاری هەرێم سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ ڕوونکردنەوەکانت بۆ ئێمە.